ئێستاش دێینە سەر شاری مەدینەی پیرۆز، کورتەباسێکی شاری مەدینەی پیرۆز دەکەین کە شاری پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم کە هیجرەتی کرد لە مەککەوە بۆ مەدینە و لەوێ جێگیر بوو تا وەفاتی کرد. شاری مەدینە چەندین ناوی هەیە: مەدینە و طەیبە و طابە و درع الحەسینە و ئەرض الهیجرە و دار السنە دار السەلام. شاری هیجرەتی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و هەواڵە خۆشەویستەکان بووە، وڵاتی ئەنسار و پشتیوانانی ئیسلام بووە، شوێنی دامەزراندنی یەکەم دەوڵەتی ئیسلام بووە. شاری مەدینە شاری دابەزینی وەحی بووە وەک شارەکەی مەککە، یەکەم مزگەوتی تێدا دروست کراوە و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم لەوێ نێژراوە. یەک نوێژ لە شار مزگەوتی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم لە مەدینە بەرامبەر 1000 نوێژە لە مزگەوتەکانی دیکە. و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەربارەی شاری مەدینەدا دەفەرمێت: إن إبراهيم حرم مكة ودعا لأهلها وإني حرمت المدينة كما حرم إبراهيم مكة وإني دعوت في صاعها ومدها بمثل ما دعا به إبراهيم لأهل مكة عليهم الصلاة والسلام. دەفەرمێت صلی الله علیه وسلم: إبراهيم شاری مەککەی حرام کرد، بە پیرۆزی ڕاگرت و دوعای بۆ خەڵکەکەی کرد، و منی شاری مەدینە حرام دەکام و دەیکەمە حەرەم و بە پیرۆزی ڕادەگرم کە چۆن ئیبراهیم بە پیرۆزی ڕاگرت و دوعای بۆ کرد، و منیش دوعا بۆ شاری مەدینە دەکەم لە کێشە و پێوانەکان، دوعای ڕزق و ڕۆزی و بەرەکەت دووجار بەرامبەر ئەو دوعای کە ئیبراهیم کردوویەتی عەلەیهی السەڵات وەسسەلام بۆ خەڵکی مەککە. و باسیشمان کرد کە لەوێش لەناو شاری مەدینەش، شاری حەرەمی مەدینە نابێت دار ببڕدرێت و ڕاو بکرێت و شەڕیش تێدا حەرامە و کەلوپەلی بزربوش دیسان هەڵ ناگیرێتەوە ئیلا بۆ ئەوە نەبێت کە بگەڕێندرێتەوە لای خاوەنەکەی. و لەو شوێنانەشە کە دەجالی ناچێتە ناوێ، ئەو شوێنە پیرۆزانە کە خودای پەروەردگار بۆ خۆی دەیان پارێزێت. ليس من نقابها نقب إلا عليه الملائكة صافين يحرسها. دەفەرمێت عليه الصلاة والسلام: هیچ ڕێگاوبانێک نییە لە شاری مەدینە ئیلا مەلایکەتێکی لێو دەیپارێزێت و حفظی دەکات. يجيء الدجال، ئەوجا دەجال دێت، دەفەرمێت عليه الصلاة والسلام: فيصعد أحدا فيطلع فينظر إلى المدينة فيقول لأصحابه. ئەوجا دێت دەچێتە سەر شاخی ئوحد، شاخی ئوحد شاخێکی بەرز بەسەر شاری مەدینەوەیە، شاریەکەی هەموو لێ دیارە، دەچێتە سەر ئەو شاخە، ئەوجا بە هەواڵانی دەڵێت، بە شوێنکەوتووە گومڕاکانی دەڵێت دەجال: ئەلا تەڕەونە ئیلا هذه القەسر الأبيض، ئایا ئەو قەسرە سپیە دەبینن؟ قەسری سپی. هذا مسجد ئەحمەد، دەڵێ ئەوە قەسرەکەی محمد صلى الله عليه وسلم کە ئەحمەدیش ناوی محەممەدە صلى الله عليه وسلم بە حەسرەتان دەبێت لە ناو بچێت و دێت تەنها لە دوورەوە شاری مەدینە دەبینێت و ناتوانێت بچێتە ناوی، چونکە خدای پەروەردگار پاراستوێتی: ثم يأتي المدينة فيجد بكل ثقب من ثقابها ملكا مسلطا. ئەوجا دێ بستە ناوی، بەڵام نازانێ خدای پەروەردگار لە هەر ڕێگاوبانێک مەلایکەتێکی داناوە، چەک لە دەست ناوێری نزیک ببێتەوە. و دەبێت دوژمنانی ئیسلامیش بەو حەسرەتەوە بمرن، کافران و بێباوەڕان بە حەیات بۆیان نییە بستە ناو ئەو شارە پیرۆزانەوە. هەر کەسێک چوو بێت دەبینی لە دەروازەکان بە گەورەی نووسراوە، کەسی بێباوەڕ بۆی نییە بێتە ناو ئەو شارە. و هەروەها پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت دەربارەی شاری مەدینەی پیرۆز: من استطاع أن يموت بالمدينة فليمت بها فإني أشفع لمن يموت بها. هەر کەسێک بتوانێ لە شاری مەدینە وەفات بکات، با لەوێ وەفات بکات، یعنی بێتەوێ و لێی بمێنێتەوە تا وەفات دەکات، چونکە هەر کەسێک لە شاری مەدینە وەفات بکات من شفاعتی بۆ دەکەم. دەفەرمێت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم: من أخاف أهل المدينة أخافه الله. هەر کەسێک خەڵکی مەدینە بترسێنێت، ئەوە خدای پەروەردگار دەیترسێنێت. بزانە خدای پەروەردگار چۆن وڵاتی خۆی دەپارێزێت، چۆن ئەو دوو شارە پیرۆزە دەپارێزێت. و هەروەها دەفەرمێت: أخافه الله عليه لعنة الله والملائكة والناس أجمعين. خدای پەروەردگار دەیترسێنێت و لعنەتی خدای پەروەردگاریشی لێیە، و لعنەتی مەلایکەتەکانی لەسەرە، و لعنەتی هەموو خەڵکی لەسەر چێیە؟ ئەو کەسەی کە خەڵکی شاری مەدینە بترسێنێت. مسلمانانی خۆشەویست و فەرمووشی: لا يقبل منه
لا حرف ولا عدل وهيج عبادتي الشيء لي قبول ناكرت لروج قيامت دا أو كسيك خلقي شاري مدينة بترسينت